ناوی کچەکەمان ناوە سێلین ئایا ناوێکی باشە یان خراپە؟ هەدەی تخوا پێم بڵێ سێلینگ سێلین سێلین بەلێ باشە بعد لەسەری ئەم قاموسەکەم سێلین بەلێ هەدەی طبعا سێلین خوشکەکەم ناوێکی بیانیە باشە هەندێک پێیان وایە ناوەکە تورکیە هەندێکی شەڵێن نەخێر عیبریە هەندێکش پێیان وایە زیاتر ئەمە فەڕەنسی بێت و ئەڵێن چەند مانایەکی هەیە یەکەم بە مانای مانگ دێت یان ئەڵێن بە مانای هەواڵی تازە دێت یان بە مانای درەوشانەوە دێت یان ئەڵێن پڕ لە ڕووناکی یان بە مادووەکایەکی تر کەسێکی خاکی و کەسێکی متەوازە یعنی گوناحبار نابین مامۆستا بەو ناوە وەکوتم گوناحبار نابی لەبەر ئەمە بۆ نمونە کار ئەکتەرێکی کافر نییە تۆ بڵێ من لەبەر ئەوەی لە خۆشەویستی ئەو کەسە ناوی ئەنێ نەمامۆستا ینی لەبەر ئەوەی گوتیانی کەمجا بەمیان گوت بە معنای مانگ دێتن ئەمەش لەبەر جوانی ئەو شتە ینی لەسەر وتم ئەو چەند مانای کە بۆتم خوێندەوە بۆ نەمانایە